کارمەندانی مەڵبەندی تەندروستی کێوەڕەش لا ڕانیە مانیان لە کارەکانیان گرت و گرتبوونەوەیان ئەنجامدا. ئەوان داوا دەکەن کارمەندان و فەرمانبەران نەکرێن بە قوربانی ململانەی سیاسی هەولێر و بەغدا و موچەکانیان پێ بدرێت کە مافێکی سەرەتایی خۆیانە. ئێمە وەک مەڵبەندی تەندروستی کێوەڕەش بە کۆی دەنگ بایکۆتمان ڕاگەیاند بەهۆی ئەوەی موچەی مانگی 6 و 7مان وەرنەگرتووە و داواکاریمان ئەوەیە بە پێدانی موچەی هەردوو مانگەکە. ئێمە وەکو خۆمان کاری خۆمان بە زیادەوە کردووە و داوای مافی سەرەتایی خۆمان دەکەین و داواش لە هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق دەکەین هەردووکیان پابەند بن بەو ڕێکەوتنانەی کە کردویانە تاوەکو فەرمانبەر نەبێتە قوربانی ململانە و کێشە سیاسیەکانیان. کارمەندانی تەندروستی دەڵێن ماوەی 2 مانگە شایستە داراییەکانیان پێ نەدراوە بەرپرسان و حکوومەتیش بە کەمتەرخەم دەزانن دەژڵێن تاوەکو موچەکانیان پێ نەدرێت مانگرتنەکەیان ناشکێنن. ئێمە ئەوە 2 مانگمان تێپەڕاند لە مانگی 6 و 7 ئەوە مانگی هەشتیشە ئەوها بڕوا مانگی هەشتیشی دێتە سەر کە دەگاتە 3 مانگ 2 مانگمان تەواو کردووە لە مانگی 3 داینە موچەکانمان باردۆخی فەرمانبەر و مۆزەفی دەبێت چۆن بێ نەکەر ئی مۆزەفی ئەمە ئێستا لە بازاڕیش نماوە ئێمە ئەگە پارەمان پێ نەبێ و نەچین سەرفی نەکەی بازاڕیش ڕاوەستاوە زۆر هذا والله بارك إنسان من زور خراب اللي بدوي من سبارت بخم بس مستخي شق دبم هيد إشي كي كم يبلم لدروا بلم هيد إشي كي كان يلدروا بكمو بيستم بينا به نعم والله هيد دهاتي كي كم نيس بو صالي دبي كمن مستخوري أو حكمتهم بردوام دبين هتعرف كاتي هردوك مستخم عند دريتي حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە بیانووی نەبوونی پارە ماوەی 2 مانگە موچەی فەرمانبەرانی دابەش نەکردووە بەو هۆیەوە لا ئیدارەی ڕاپەڕین کارمەندانی هەر یەک لا مەڵبەندی تەندروستی کێوەڕەش لاڕانیە و بەڕێوبەرایەتی گشتی کارەبای ڕاپەڕین مانیان لا کارەکانیان گرتووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.